سەرەمپرسە پەیامەکەی ئۆجەلان و پرۆسەی ئاشتی لە تورکیا من لە ستۆدیۆی کوردستان 24 میوانێکم هەیە دکتۆر ئێقباڵ دوڕات چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 دکتۆر پەیامەکەی ئۆجەلان کاردانەوەی زۆری لێکەوتەوە لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی دنیاش حەزەکەم تێڕوانینی ئێوە بزانم لەسەر پەیامەکە. Her şeyden önce silahların susacak olması. سەرەتا زۆر گرنگە کە چەکەکان بێدەنگ دەکرێن هەر بۆیە ئێمە پشتیوانی لەم بڕیارە دەکەین بەڵام تەنها ئەوە دەبێ بڵێم 30 ساڵە لە کورد خەباتی سیاسی دەکات. من لە ڕابردوودا کوردم بیت بوو زیاتر بێستر بوو بەڵام کوردەکان بیرۆکەیان لەم بارەیە زۆر ئالۆز بووە چونکە مرۆڤەکان داوا دەکەن کە چەکەکان بێدەنگ بکرێن و دڵخۆشن بەم بابەتە لەلایەکی دیکەوە 40 ساڵە پرۆسەیەک ئەنجام درراوە هەزاران کەس بەهۆی ئەم پرۆسەیەوە گیانی لەداستداوە زیاتر لە دەیان گوند سۆڵ کراون بەهۆی ئەم شەڕەوە. کۆتایی ئەم پرۆسەیەش کە هاتووە خەڵک دەڵێن ناکرێت ئەمە جێبەجێ بکرێت بەم دۆخە. دوای ئەم دۆخۆش داوا دەکەن خەباتی سیاسی کورد زیاتر بکرێت لەم پرۆسەیەدا. کۆتایی هاتنی پەکەکە بە جیاواز لەوەی داوای کووردە کە پەکەکە کۆتایی پێبێت لەگەڵ ئەوەشدا داوا دەکەن. من بە کەشێکی ئەرێنی دەبینم ئەم پرۆسەیە بە کەشێکی ئەرێنی دەبینم تەنها بۆ ئەوانەی کە لە کوردستان دەژین نییە لە هەموو ئەوانەی کە لە ڕۆژ ئاواش دەژین ئەوانەی ئەو چەکدارانەی لە ڕۆژاواشن بۆ ئەوانیش خەباتەکە دەگوازرێتەوە بۆ ڕۆژاواش. پەیوەندیەکانی کوردستان و تورکیا کێشە من وای بۆ دەسم کە ئەم پرۆسەیە کێشەکان هەڵدەستێت لەگەڵ ئەم پرۆسەیەدا وەکو دەزانن لە کوردستانیش بەهۆی ئەم شەڕەوە دەیان گوند سۆڵ کراون بەهۆی ئەم شەڕەوە لە گوندەکانی کوردستان لە داهاتوشدا بە چارەسەرکردنی ئەم پرۆسەیە باردۆخەکە زۆر باشترێت. لە ڕۆژئاوا چی دەبێت لە ڕۆژئاوادا چۆن دەبێت دەمەوێت باسی ئەوە بکەم. لەلایەکەوە بارودۆخی ڕۆژئاوا قەندیل و پەکەکە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە پەکەکەوە لەلایەنی دەرەشیەوە پەیوەندی نێوان پەکەکە و دەرەوە کەمێک ئالۆزە بەڵام ئەوەی کە کوردەکان ئەندێشەیان هەیە لەبارەیەوە ئەو بانگەوازە بۆ کوردەکانی سووریا ئایا دەبێتە هۆیەوەی کە پرۆسێکی یاسایی بێت. بەڵێ من دەڵێم ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە پرۆسەکە یاسایی بکرێت و پرۆسێکی نوێ بکرێتەوە لە ڕۆژ ئاواش بەڵام بە پێچانەوە بەڕاستی زۆر جیاواز دەبێت و ناخۆش دەبێت. گوێت لە وەڵامەکەی پەکەکە بوو ئەم بەیانیە ئەوان ڕاگەیەنراوێکیان بڵاو کردوێتەوە ئەڵێن پەیوەستە بین بە بانگەوازەکەی ئۆجەلان و ئاگربەست ڕاگەیەنی شەڕ ناکەینە تا هێرشمان نەکرێتە سەر بەڵام کۆمەڵێ مەرجی تریشیان داناوە ینی یەکێ لەوانە کە ئەگەر کۆنگرەی هەڵوەشانەوە وەکەوەی ئۆجەلان داوای کردو ئەنجام بدرێتە بێ خودی ئۆجەلان سەرکردایەتی کۆنگرەکە بکات لەسەر پەیامەکەی ئەوان چیت هەیە؟ لە ئێستادا بەم پرۆسانە بە ڕۆژێک و دوو ڕۆژ کۆتایی پێنایە و ناگاتە ئەنجام هەروەکو دەزانن لە ڕابردووشدا بە هەمان شێوە ئەم داواکاریانەی هەبووە هەر بۆیە وەڵامی پەکەکە بۆ بانگەوازەکەی ئۆجەلان بەڕاستی گرنگە بەڵام لە ئێستادا دۆخێک هاتوۆتە ئاراوە پەکەکە ئاخۆ چی دەکات لەبارەی ئۆجەلانەوە پەکەکە هیچ شتێکی لەبەردەستدا نییە بۆ ئەم دۆخە لە بەردەم هێزی ئاک پارتی و دەسەڵاتی تورکیادایە. ئێستادا ئەم دۆخات و دارەوە لەمە و دووە
بە شێوەیەکی گشتی مافەکانی کورد وەردەگرین لە ڕێگەی هێزەکانی دەرەوەش ئەمە ماوەتەوە بۆ ئەوەی کە تورکیا چی دەڵێت لەبارەی ئەم بابەتەوە. ئەنقەرە لە پەکەکە ناکشێتەوە، بەڵام بۆ ئەوەی کێشەی کورد و بارە نەبێتەوە تورکیا دەسەڵات تورکیا دەتوانێت چەند هەنگاوێکی نوێ بگرێتە بەر. بانگەوازی ئۆجەلان لەبارەی پرۆسەی ئاشتی ئەو بوو کە تورکیا خۆی دەیویست، بۆیە هەر بۆیە بۆ نزیکبوونەوەی قەندیل و دەسەڵات شتی نوێ دێتە ئاراوە. من وای بۆ دەسم کە لە داهاتوودا شتی نوێ دێتە ئاراوە لەم بارەیەوە. لە ڕابردوشدا لە ڕێگەی ئەمریکا و هێزەکانی دەرەوەش ئەمە ئەگەر جێبەجێ کرابێت و ئەگەر ڕێکەوتن لەسەر ئەم بابەتە کرابێت بەڕاستی ئەم دۆخە سەر دەکرێت، بەڵام ئەگەر هیچ ڕێکەوتنێک لەم بارەیە نەبێت لە ڕابردوودا بەڕاستی من وای بۆ دەسم کە دۆخەکە سەر ناگرێت. بەڵام لە داهاتوودا پەیوەندی قەندیل و دەسەڵاتی تورکیا بەهێزتر دەبێت. من وای بۆ دەستم لە داهاتوودا ئەم پەیوەندیە زیاتر دەبێت. دووبارەی دەکەمە بەڵێ ئەم دۆخەم پرۆسەیە بە ماگێک و دوو ماگ کۆتایی نایێت. ئەم بابەتە وەک داواکرا ئۆجەلان هەنگاوی یەکەمینە لە بانگەوازەکەی. هەنگاوی دوای ئەو چییە؟ ئایا ئەم بابەتە وەک دەمێرتاشیش باسی کرد پێویستی بە ڕێوشوێنی سیاسی و یاسایی نییە بۆ ئەوەی هەنگاوی تر بچێتە پێشەوە؟ بەڕاستی گرنگترین پرسیار ئەمەیە، کەس نازانێت وەڵامی ئەو پرسیارە چییە. لە هەولێریش کۆڕبەندێک کرا لەم بارەیەوە لە نزیکەوە بە دوواداچوونم بۆ کرد و قسەم لەگەڵ کرد. ئەوەی من تێگەیشتم لە تورکیا و لە ئەنقەرەشدا وەڵامێکی ئەرێنی نی لەم بارەوە، هیچ وەڵامێک نازاندرێت. لە ئەنقەرەش بە دووادەچوون بۆ دۆخەکە دەکرێت و بەو جۆرەی کە پرۆسەکە هەنگاو دەنێت بەو جۆرە تورکیا پشتیوانی لە پرۆسەکە دەکات. هەر وەکو دەزان لە دەستوردا کە باس لەوە دەکات هەموو تاکێک لە تورکیا تورکە لەوانەیە بۆی دەچم کە گۆڕانکاری لەم دەستورەدا بکرێت، بەڵام هەموو ئەوانە پەیوەستە لە داهاتوودا ئەمریکا لە ڕۆژئاوادا چۆن هەنگاو دەنێت. واتە بۆ نمونە دەمەوێت باس لەوە بکەم سبەی تڕامبوتی لە ڕۆژاوا دەکشێمەوە، ئەو کاتە هەموو ئەوانە کۆتای پێرێت و بە بەلاش ئەم هەنگاوانە دەندرێت. بەڵام لە ماوەی داهاتوودا تورکیا چەند هەنگاوێکی دیموکراسی دەنێت. لە قسەکانیشدا دیارن وەکو ئاگادارن کە چەند هەنگاوێک لەوانی بمرێت بۆ دیموکراسیکردنی تورکیا پەیتا پەیتا هەنگاوێکی لەو زۆرە دەگیرێتە بەر بۆ باشترکردنی پەیوەندیەکانی قەندیل و تورکیا. ئەوەی لە ئێستاوە کە هاتوین و ئەو هەواڵانی لە بڕۆکسل و واشنگتۆن هاتوون وای پێدەسێتکە بۆ کوردەکان دۆخەکە باشتر دەبێت. بەڕاستی باشە، من ئەمڕۆ لێدوانێکی هاکان فیدان هەبوو پێم وابێ دوێنێشنەکە ئەمڕۆ باس لەوە کات داوا لە ئێرانەکەین دەست لە کاروباری وڵاتەکەیان وەرنەدات، ئەویش بە پشتیوانی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەیان. ئەم لێدوانەی فیدان بۆ لەم کاتێ بەڵێ لە ڕۆژای ڕابردە ئیران باستەوە کرد کە دڕۆن و ئەو بابەتانە کە دڕۆن بە یەپەکە دەدات هەواڵێکی لەو زۆرە بڵاو کرایەوە. لە ئەنجامدا دۆخی ئێران وای دەبینێت کە تورکیا هەڕەشەیەکە بۆ سەر ئەو. هەر وەکو دەسان پەکەکە لە قەندیلدا کۆتایهێنان بە
پاکەکە لە قەندیلدا هەم بۆ ڕۆژئاوا و هەم بۆ تورکیاش شتێکی باش دەبێت بەڵام ئەوەی ئێران چاوەڕێی دەکات شوبهەیەک لە دۆخەکەی هەیە ئێران شتێک دەبینێت کە لە کۆتایهێنامە بکە کە بە زەرری ئەو دەکشێتەوە بۆیە دەوێت پەکەکە وەکو شتێک لە دەستی بگرێت بۆ ئەوەی لە داهاتوودا بەکاری بهێنێت بەڵام ئەوەی ئێران لە داهاتوودا کە ئێران هەنگادۆی نازانرێت چی دەبێت چۆن سیاست دەکات لە داهاتوودا هەر بۆیە ئەنقەرە لەم دۆخەدا کەمێک هەستیارە لەبارەی ئێرانەوە بەڵێ هەروەکو دەزانن پەیوەندەکانی ئیران و پەکەکە تورکیا ناڕەحەت دەکات هەر بۆیە پەیوەندەکانی ئێران تورکیا شتێک چووە دووڕا چاودێری سیاسی سپاس کە لە ستۆدیۆی کوردستان 24 لەگەڵمان بوویت.